سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان خێرخوازانی خۆشویست ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین نووسینگی قەزای شارەزور ئەمڕۆ هەستاین بە دابینکردنی جلوبەرگ بۆ 125 مناڵی نازاری بێباو ئێمە کۆمان کردنەوە کە ناوەکانمان وەرگرت 125 مناڵ بوو یعنی یەکێک لەو خاڵانی کە دایکێک بوو تەلەفۆنم بۆ کرد وتی یا ڕەبی خێرتان بنووسێ بەڕاستی یەک پارچە قماشم نەکردەوە مناڵەکانم طبعا ئەو 4 منداڵی هەیە سییانیان تەلەبەیە وتی بەشکم هەر خێرخوازیە ئەوە الحەمدوللا هاوکاریەکانی ئێوە بتوانیمان ئێمە بدەین لەو دەرگا و ئەو خانەوادە دڵخۆشکەین و چەنەها خانەوادەی تر شێوازی کردنی جلوبەرگەکانی ئەمە یەن پێشتر خاوەن دوکانەکان ئاگادار دەکەین و کە هەر منداڵێک کارتێکی وا دەدەین بە دایکەکە چەند منداڵی وایە سێ منداڵیە چوارە دوو کولی یەکێک لەم کارتانە بۆ ئەوەی بۆ منداڵەکەی دیاری بێ منداڵەکانی بخرێت لەبەرەوەی خێرخوازانی خۆشەویست ئەوە هاوکاریەکانی ئێوەی بەخشین بەردەوامە تکایە هاوکارمان بن بۆ ئێمە بتوانین زیاتر و باشتر و چاکتر خزمەتی منداڵانی بێباو بکەین ئێمە پێشتر طبعا ئەم خانەوادانە ناکرێراوە لە پڕیان بیان بکەین بە دوکانێکە طبعا هەمویانمان کۆ کردو لە ژەنەکە و ڕێنمایانمان پێدان کە هەر منداڵێک تۆ بە بڕی 30,000 دینار بەم کارتە کەواتەم کارتە نرخەکەی 30,000 دینارە هیوایە سێ منداڵی واتە تا 90,000 دەتوانێت جلوبەرگ بۆ منداڵەکانی بکڕێ و خوای گەورە پاداشی خێرخوازان دێتەوە ئێمە ئەم پرۆژەیە 125 قوتابیە واتە 125,000 لە ڕێگەی تەنها یە خێرخوازەوە خوای گەورە پاداشی خێری بدات ئێمە دەستگای خێرخوازی بەخشین کە ئەمە نەریتی خۆیەتی هەموو ساڵێک لە کاتی نەک هەر کاتی قوتابخانە کاتی جەژن و بۆنەکانی تریشە هاوکار بووین و خۆیان شاید و ئاگایان لە قسەکانی ئێمە کودایکێکی منداڵێکی نازدارم داواکەم لە خوای گەورە خوا جەزا و پاداشی ئەم برا بە ڕێزانەمان باتە ئەم خوشکە بە ڕێزانەمان کە دڵسۆزانە ماندووبوونانە هاوکاری مناڵە نازدارەکانمان ئەکەن داواکەم لە خوای گەورە خوا نمونەیان زیادکە وا دڵی ئێمە و مناڵە نازدارەکان خۆشەکەن چ بە خۆراک چ بە جلوبەرگ چ بە پارە چ بە خزمەت لە خزمەتی مناڵە نازدارەکانمانن داواکەین لە خوای گەورە خوا نمونەیان زیادکە کابرایاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی دڵم زۆر ڕقە فەرمی بڕۆ دەست بێنە بەسەر مناڵێکی نازدارە مناڵێکی هەتیوە دڵت نەرمە بێ اینجا بێ بە دەستهێنانێکی بەدەست مناڵێکی نازدارە ئەوەنە ئەجر و پاداشت هەبێ بێت خۆراک و جل و خزمەت و پارە دابینکەی بۆ مناڵێکی نازدار چ ئەجر و پاداشێک و لای خوای میهرەبان هەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەوەی کەفالەتی مناڵێکی هەتی بکە وەکو ئەم دوو پەنجەی شایەتمان ئەم پەنجە وایە لە ڕۆژی قیامەت لە لای من ئەوە نزیکە لێمەوە دێ داواکەم لە خوای گەورە سەر حەوزی کەوسەر کۆیان کاتەوە بیان خاتە بەر شفاعەتی پێغەمبەری نازا صلی الله علیه و سلم دائیمەن لە خزمەتی ئێمە و مناڵە نازدارەکانمانن دڵی ئێمە و مناڵە نازدارەکانمان خۆشەکەن خوا دڵخۆشی دین و دنیا و قیامەتیان کە خوا سەرفرازیان کە خوا لە دەرد و بەڵاو مصیبەت بیان پارێزێ یەخوا ئێوەش بەخێر بێن سەر هەردوو چاومان چەکی دەستی ئێمە بەس تەنها دوعای خەیرە بۆیان هیچ توانایەکمان هیچ دەسەڵاتێکمانێ دوعای خێر نێ بۆیان داواکەین لە خوای گەورە خوا دوعا نزاکانمان قبول کا بۆیان خوا نمونەیان زیاد کە ڕێز و سڵام هەیە بۆیان دەستیان خۆش و ماڵیان ئاوا بێ من سپاسیان دەکەم کە ئەو شتانیان بۆ ئێمە کردووە دەستیان خۆش بێ و ماڵیان ئاوا بێت بسم الله الرحمن الرحیم زۆر دڵخۆشم ئەوەی جلیامە کڕیم خوا جەزایان بداتەوە